بین هجا خوشتوی افدم هوا باش خوشحالین کجا رکادی ام گشتینه کو خلک یکانی جبرنامه بکرمانجی پشتی دیاربون انجام هلبجاردنان ین پارلمان عراق کل سرانسری عراق هاد بون انجام دان و گشکرن و هلکشانا دنگین اکتیه و زیدبون کرسی نوی دیچه کارت کنل سر هلویستین اکتیه ین سیاسی کنین سر روشا هریما کردستانی جی و ین گریدای کو دروی هریما کردستانی بن چین اقلیمی چی ین عراقی هر وصا اکتیه لملبندین الهریما کردستانی چه پلان هنه بو گشکرن و زیده که واندنگان هر وصا ام دی دانوستادن سر يعني ويرا شيء كاين كادرين ايكاتيه تشبو في سركفتني خو حاضر كربو ميوان ما بو دانوستاندن السرفان مجاران وهندك مجارين دي برئيس اسماعيل غورانكو برپرسي بشي هالبجاردنانه لملبند 4 خصنا دوك سيدي برئيس تجي بخير هاتي سرچو سپاس بوك سعيد سپاس بو استافي بعدين ساعتش بو درفتش سپاس جل بخير هاتي ماموستا انجام دياربون وقت بين فدان هوايه بحثي هالبجاردنا بكينو انجام وي پشتی راگهاندنا انجامش لا کمیسیونی و هین وکی کادر و وکی بیشین بر یعنی یک برپرسین اکتیل الوی دوله هین چه انجام هالبجاردنا تخوینن بله زور سپاس بالتأكيد در انجام كان اما كويكشيتين اجتماعي كردستان اكيد بدل مانا واتمنى دكين همولا انا كان تريش در انجامي قبول بكان لبروي يكشيتين اجتماعي كردستان پیش استاش ولا مول بجاردنەکانیش نتیجەکانی قبول کردیە ئێمە گەر بێت و نەتایجەکانی ئێستاوەی کە بینیمان لە 34 کە ئەنجام درا و ئەگەر بێت و بەراوردی بکەینەوە لەگەڵ هەڵبژاردنەکانی پێشتر لە هەموو هەڵبژاردنەکانە ئەوەی لە 2013 با بڵێن 26 ئەنجومەنی پارێزگاکانی دەرەوەی بابن هەرێمی کوردستان هەروە هەڵبژاردنەکانی 2009 دەبینین کە بە حقیقەتێکیتی سەرکەوتنیشی باشی بەدەستێناوە هەم لە ڕێژەی دەنگەکان و هەم لە ڕێژەی کورسیەکانیش و ئەگەر بێت و بەراوردی بکەینەوە لە هەمان کات لەگەڵ هێز و لایەنەکانی تریش کە بەشداری هەڵبژاردنیان کردووە لە سەر ئاستی هەم عێراق و هەم لە سەر ئاستی بەتایبەت کوردستانیش دەبینین زۆر لە لایەنەکان ڕێژەی هەمدەنگیان و ڕێژەی هەم کورسیەکانیان زۆر کەمی کردووە بەڵام ئەوەی یەکێتی بە تەکید ڕێژەکەی بەرچاو دیارەکە ڕێژێکی باش زیادی کردووە و سەرکەوتوو بۆ لەو هەڵبژاردنە بەڵام ئەگەر وەکو لەسەر ئاستی تموح ئەکید هەر حزبێک تموحی زیاتری ئێمە شۆکۆیەکیتی نیشتمانی کوردستان بە تەکید تەمەنا و تموحی زیاترمانە بیلەوەی بەدەستبێنین چونکە یەکێتی دەبێت لە بیرمان نەچێت کە حزبێکە مێژوویەکی بیر و درێژی هەیە پڕ لە زیان و زەرەر و ناخۆشی و قوربانیەکی زۆر لە هەمان کات کۆمەڵێک شەهیدی زۆری داوە دەتوانین ئەگەر غەڵەت نەبووم لە 17000 شەهیدی داوە بە تەکید هێزێک خاوەن ئەو سەروەریە بێ بڕوانەکە دەنگدەری کورد هاوڵاتی کورد کۆمەڵگای کوردی لە دەنگدان وەکو بینیمان و هێزێک وەکو یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی ئەو مێژوێ بێ یەکێتی لەبیر بکەوە بینیمان وەڵامەکان بۆ یەکێتی چۆن بوو باشە یعنی هین تەسەورت کان کو ئەف دەنگێت هاتین ئایا یعنی درستی سنگایکتیت دیار دکن یان بدویا یعنی یان این پیش بینید که انکو بدویا دنگت ایکتی هشتا پتربان الگور خباتا و الگور دیروکا و الگور قربانیت و که استید بینید که انکو بدویا یعنی ایکتی هشتا پستربان من وصفم کرد اشارم پیدا تمنای زیاتر من دکردەوە بە پێی ئەگەر بێ و بەراوردی بکەوە لەگەڵ ئەو خەباتێک یەکێتی لە سەرەتای دروستبوونیەوە تا ئێستا کە چەند ناخۆشی بینیوە هەر بگرە لە کاری بابرین پێشمەرگایەتی و پارتیزانی بگرە لە کاری دیپلۆماسی لەسەر ئاستی هەرێم و ئەقلیمی بگرە تا ئەو ڕۆکە دەبینین نەتایجەکان ڕاستە تا ڕادێک بەدلی ئێمەیە نەتیجەیەکی باشە بەڵام ئەگە تۆ بتەوێ لەسەر ئاستی ئەو قوربانی و ئەو ناخۆشی و ئەو کۆمەڵە شەیدەکەیەکیتی داوەتی نەتمحمان هێشتا زیاترە لەوە باش ئەم بین پێنگاوێکی پاڵڤژینە پێش بەحثکەین لەسەر چ بنەما يعني كرسيت هنا دا باشكرين منظاني سيستمات انتخابات جالك جولا بهر جالك العراقي سيستمك بهيرودي كان بلكي جالك بينارين ما نظان سرچه اساس يعني سرچه ياسا يعني بچه بيفر كرسيت هنا دا باشكرين طيبات كوفي جاري الهريما كردستاني دو هالبجاردن هات نكن هالبجاردنيت برلماني وهالبجاردنيت انجماني وهر ايشوانا ببيفرك جدا
سەرەدەری گەل کورسیەوە تعامل گەل کورسیکات هێتاکردن بەلکی تو هەندێکی سەروێ باخەوێک و بینێت ماغاشنا ببن سەروان من هەردوو پێشترش مقابلەیەکمان لێرە کرد لە بادیناسات هەم باسی ئەو سیستەمان نەکرد بەڵام بە کورتی بوو. ئێستا ئەوەی بەرلەمان وەکو زۆربەی لایەنەکان دەزانن بە سیستەمی سانتلیغۆیە کاویش سیستەمێکی کۆنە نوێ نییە بەڵام سیستەمێکی فەڕەنسی احتیمال لە شەرق الأوسط لێرە لەو منتیقایە نوێ بێ. بەتەکید ئەو سیستەمە زیاتر تعبیر لە عەدالەت دەکا زیاتر دەرێن لە بەرژەوەندی نەحزابەکانە گەورەکانە و لە بەرژەوەندی ئەحزابە بچووکەکانش نییە کە ڕێژەی دەنگیان یەکجار کەمە ئەوانە حتا بە پێی قاسمی انتخابیش کەواتە مەقعد بەدەست نایێنن بەڵام لە بەرژەوەندی زیاتر ئەحزابە مام ناوەندیەکانە. ئەوەی سانتلیغۆ ڕێگایەکە بابرین سیستەمێکە یەکەم جار دێت دەنگی ئەحزابەکان دەژمێری بەڵام یەکەمیان کە حزبی زۆرینە کام حزب زۆرینەی دەنگی بەدەستێنەوە اینجا بە تەسەلسل و 3 و 4 و بەو شێوەیە دێتە خوارەوە ڕێژەی دەنگی هەر لایەنێک هەر حزبێک دابەش دەکرێت لەسەر 1.6 و اینجا لەسەر ئاعدادی فەردی لەسەر 3 و اینجا لەسەر 5 و اینجا لەسەر 7 و اینجا 9 و اینجا 11 لەسەر ئاعدادی فەردی هەتا تەواو دەبێت. اینجا طبعا هەمان ڕێژە کە بەدەستێنە بۆ نمونە دەرێن حزبێک 100,000 دەنگی بەدەستێنەوە ئەم 100,000 دابەشی سەر 1.6 دەکەین دیسان هەر ئەو 100,000 دابەشی سەر 3 دەکەی و دابەشی سەر 5 و 7 دەکەی یانە لی کەم ناکەیەوە هەمان ڕێژە 100,000 دابەشی هەموو عەدادە فەردیەکان دەکەی. اینجا دێ حزبی دووەم بە هەمان شێوە 1.6 3 5 7 9 11 بە هەمان شێوە و ئەحزابی تر هەروە هەتا کۆتایی پێدێ. دوای دێی لەسەر ئاستی هەر محافەڵەیەک مەثەلەن بۆ نمونە دۆک بێ هەر شارێک بێ کە ئەو پارێزگا لە چەند مەقعد پێکاتوە دێ لە حزبی یەکەم و دەستی پێ دەکەی ژمارە گەورەکان اختیار دەکەی ژمارەی لە هەمووی گەورەتر بابرین کە 1.6 تۆ لە حزبی یەکەم و دەست پێ کردووە اینجا بەرەو خوارەوە کام حزب لەمانە ڕێژەی زۆرینەی بەدەستێنایە ئەمە دەبێت بە مەقعدی یەکەم اینجا ڕێژەی دووەم کێ بەدەستێن دەبێت بە مەقعدی دووەم اینجا ئەوەی دیکە بە سێم و هەروە حتا دێتە خوارەوە لەسەر هەموو حزابەکان دابەش دەکرێت بە پێی مەقعدەکان چەند مەقعدە بەسەر ئەمانە دابەش دەکرێت مەقعدی عامەکە بابرێن جگەلە کۆتەکە. ئەمە سیستەمی کە ئەم سیستەمە دانرابوو بە بەرلەمانی دابەشکردنە کورسیکات بوو پەرلەمانی عێراق بەێ لە هەمان کات کاکساید لە هەمان کات ئەنجومەنی پارێزگاکان ئەگەر بەبییرتان بێتەوە لە 26 2013 بە هەمان شێوە بوو بەڵام ئەوەی لە کوردستان بەداخەوە دەبووە بە هەمان سیستەم بە چکە زیاتر تعبیر وەکو گوتم لە عەدالەت دەکا بۆ نمونەگە حزب وەکو یەکێتی ئەگە دوو مەقعدان و سێ مەقعد لە باژێڕی دۆک لە شاری دۆک بێنێ احتیمال بەو سیستەمە تا 4 و 5 مەقعدی بەدەست دێنا ئەنکۆیزێک وەکو یەکگرتو دەیتوانی زۆر زیاتر بەدەست بێنێ بە هەمان کات پارتی دموکراتی کوردستانش لایەنەکانی تریش لە شارێک وەکو سلێمانی دەیانتوانی ڕێژەی خۆیان زیادە بکەن کەواتە ئەمە تعبیر لە عەدالەت زیاتر دەکات لە سیستەمی قاسمی انتخابی. ئەوەی قاسمی انتخابی کە ئێستا کار پێکرا بۆ ئەنجومەنی پارێزگای هەرسێ پارێزگاکانی کوردستان ئەمە اعتیماد لەسەر قاسمی انتخابی دەکات کەواتە بە حزبێک دەرێ دەنگەکان بابرین دەنگی ڕاست و دروست دەنگی صحیح بۆ نمونە ئەمە 640,000 دەنگمانەیە لە دۆک بەڵام دەنگی ڕاست و دروست ئەوەی کە ئاماژیان پێداوە کۆمیسیۆن هەرچەند احتیمال دەتوانین لەسەرەوە شندی قسە بکەین دەنگی دروست و صحیح دابەشی سەر عەدەدی مەقاعدی ئەو شارە دەکەی اینجا قاسمی انتخابی دەردەچێت بۆ نمونە دەرێن قاسمی انتخابی گەر بۆ بەرلەمان بێکەوەتە دەکات مەثەن بۆ نمونە 40,000 ئەگە بۆ ئەنجومەنی پارێزگا بێ چونکە 28 مەقعدە زیاترە و عەدەدی مەقعدی بەرلەمان کەمترە ڕێژەی بابرین قاسمی انتخابیەکە دێتە خوار کەم دەبێت بۆ نمونە دەرێن قاسمی انتخابی 18,000 بۆ ئەنجومەنی پارێزگا ئەو 18,000 شەندێ هاتیە و 409,000 دەنگێت درست بەڵڵەبەت تەقسیمی 28 و ژمارە کورسیانە دەرکەویت ڕقەمێکی و شوێنێوە ئەکید بەڵام عەدالەتەکە و نەعەدالەتەکە لەکوێیە بۆی هاوڵاتی و هەموو خەڵکەکە لەوە تێبگەین ئێمە کەواتە کە قاسم انتخابی وتمان 18,000 دەنگە کەواتە پێ دەرێ ئەگەر هەر حزبێ 18,000 دەنگ بەدەستێنێ مەقعدێکی ئەنجومەنی پارێزگای بەدەست ناکەوێت باشە بۆ نمونە حزبێک 17,000 دەنگی بەدەستێنە بەڵام سعری مەقعدەکە دیاری کراوە 18,000 کەواتە بۆ لەبەر 1000 دەنگەکە مەقعدەکەی دەفەوتێ نایدرێتری بەڵام 17,000 دەنگی ئەو بۆ حزبێکی گەورەتر دەچی و احتمال ئەمە تعبیر لە عەدالەت احتمال حزبێک 25,000 دەنگ بینی دوو کورسی ببات
اكيد بمقاسم انتخابي نايبه انا بو قاسم انتخابي نايبة. مثلا 18000 بو كرسيك 7000 دمين احتمال وكو كسر كرسيك ببيت او احتماله يعني او دمينته اجر أجر همو كرسي دا بشكرت اجر ما مقعدك توزيعي بكن يكم جار استمك بيدرين باقي الاقوى توزيع ذكري وان جاب معدل الاقوى اما زور جاري وها مقعده دمينته كالريجي باقي اقوى كام حزب زياتر الهموي او دم او مقعده بوده يعني احتمال او رقم يتوجد بويا من امام موجود احتمال ابو هذا هزار كرسي بينات بينما اكيد بينما احتمال ابو حفت هزاري باقي كسي كرسيك ببتل اكيد من وكول بسراوي بشي البجاردن وزور دراسه ما كردو بيشوي كاري بي بكري انكو زاني من او استماع تطبيق ذكري كدراسه ما كرد تمنى او ما ذكرت انجمني هرسي باريزغا كهريمي كردستانيش بهمان سيستم با كبرلمان بريوه باش كزياتر ريجي مقعدكاني حزب الان كان يعني از باورد كم زدتر خلق كردستان مثلا قاسم انتخابي ودنگا او بيشكي آشنا اما با سیستم سانتلیک و بيشكي يعني بوجاره ايكت الى جيبه جكر از باورد كم هندكي يعني خلقش تا آشنا نبويل سرش تا خلق باش تينا گشت يكال سرش اساس يعني كرسي تينا دا باش كرن هر شد تا هندك بحث كرشي وگاوت تا بحث کردن کو ایکاتی سه کرسی کش دست دانج انجام جیب جکر نو یاسای کرسی که میسل کرسی که تکرید کرسی که بغداد اف چند چوای برگا سانتلیگو يعني قانون سانتلیگو بو سبب کو ایکاتی وان کرسی کاش دست بداد نبات کرسی کی نبات تصوری من سانتلیگو زیاتر تعبير لو ذاك كهزم امنا ونديه كان زياتر مقعد بدز بينن بلام اوي كبوه كار لا صلاح الدين ان كل بغداد هلا موصلش اگر هاتو بيشتر بهمان رجب رجي دنگي كاستمان بدا سينا ولا بغداد ولا صلاح الدين وبقاسم انتخابي جبايا بعكس سواء مقعد من بدسنا دينا نأمنا برادراني بارتيش بلام اگر لو شينا كبيويست بو والضرور بو همو لاينا كان بتايبت لبغداد لدياليا لكركوكا لصلاح الدين بيك لزداب زيبانا بكواتليرك دنجي كور ندفوتا ودمان تواني دو مقعد بتايبت لصلاح الدين وبغداد زياد كاين بالي باش ما مستهم عندك بحث كاين هين وهو قادرة إيكاتية يعني إيكاتية بيستوي كرسي بلنو وكي سركفتنا كي يعني وكي سركفتنا كديرو كي بو إيكاتية هاتا القلمدان وهاتا هجمارتن كو جارك دي إيكاتي زفر الجهة خوي سروشتي جهة خوي طبيعي كوت ناف هيزت سركي هم العراق هم كردستان جدا آیا هوا چند پیش بینید کرد کو پشتی 21 نه این جارك دي بزفر نسر هزا خو و جارك دي دنگ تبع ویشه و گشیب که انوهین جهنه بجین سانگا هوا درستی دیار بید سانگا یکت که درستی دیار بید هوا چند پیش بینی و چند دید کرد كواتم ما بستكت لي يعني اسباب كان مبني نخير نه يعني هن چند يعني هوا توقعات كرين ده كرسي كابن اكيد لا دي پیش بینی هوا پشتی 21 نه و يعني هن داخلي أبا سربو رأيكي بو يعني سربو رأيكي بو بشتي 21 نه بله و ظالم يعني دنجت إيكات يل 21 نه قالك هاتنا خاري كرسي كتوي قالك ينبون هن دين چند في سربو را أوا سيه چارده هوا أكيد هوا دراسة روشة أكيد دراسة هرم كردستان أكيد دراسة هرباج عراقي طيبة مندي أوي دراسة وضع سياسي العراق هوا يا دراسة كذي وهوا تخمين كذي كو متوقع هين هندا كرسي قبنا هندا دنقبن بله هاي الضيف توقع هوا بيستوي كرسي وصابون عن هوا توقع كذي دي بترابن يعني كيمتر من بتوقعي من أجري ما بيتو سيري درنجامي همو بجار مكاني بيشتر بكين دمان بيني و بتأكيد زور البرادران الشاهدي أو عنديتوا كيتشيتي لامور بجار مكانه لناو بابرين الحمليكي باشي أبوا و كالرجي دنجا كان ما نجبيني وا دنجمان دنجي باش ما بدا سيناوا كواتلي رشك من بدروس دبي لهمو هالبجار مكانه دبينين كوات يكشيتي رخصني هبوا دوستي هبوا لا ينقري هبوا بلام أوي من بينهم وكوباست كرك يكشيتيش دتوانم بريم دزجاه البجاردين اشتر راديك دراسية أوي كردوا كواتي يكشيتي هميشة لهمو البجار مكانه دنجي هبوا دوستي هبوا لا ينقري هبوا بلام نيتوانيا وكو بيويست دنجا كان خوي باجمرت بلام أم جارا ببيتشوانوا ديارة تواني من دراسة كي باشا بهم لسر ولا دزجاه البجاردين وهم لا بشي البجار مكاني ملبند كان كاعتماد بكين لسر آماري باش واعتماد بكين لسر رقم ولا سر أساسي أو رقم أو آمارة تواني ما لهمو بشكاني هالبجاردن لهمو بالبندكانة بلاني باش دابنين كلا بيناوي أو بلانا تاراديك
دەمازانی کە دەنگێکی زیاتر بەدەستدێنین لە 21 باشە بۆ هەوە دیار بوو و ئەگەرێن وێ هەلکێشانی وزیدە بوونە دەنگان چنە یعنی هەوە سببت و وەکیلی و دەنگێت ئەکەتێ زیدە بن کورسی تو زیدە بن دیو دیراسەتێت هەوە دیڤە کۆڵنیت هەوە هین تەوەقعاتیان چنە ئەسباب هۆکارەکان دەتوانن برێن زۆرن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان 20 مەقعدی بەدەستێنە و ڕێژەیەکی زۆر لە دەنگەکانی بەدەستێنە هۆکارەکان زۆرن بەڵام دەتوانم کورتی کەمەوە لە چەند هۆکارێکی سەرەکی بە تەئکید دەبی لە بیرمان نەچێت مامەی گەورە ڕێبەری سیاسەتی کورد کە لە شاشەکانە دەرچوو و توانی دەنگی خۆی بە لیستی یەکێتی نیشتمانی کوردستان بدە من لێرەوە دەڵێم ئەمە یەک لە خاڵەکان بوو کە بوویتە هۆی جەماوەری سەربەرزی یەکێتی کە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکە و دەنگ بە یەکێتی بدە لە هەمان کات هەر لەو خاڵە متمانەیەکی دروست کرد دەرکەوتنی مام جەلال و پیشاندانی مام جەلال لە شاشەکانە بۆ خەڵک کە بە تەندروستیکی باشە شتێکی بۆ خەڵک دروست کرد بە تایبەت بۆ کادری یەکێتی لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و تا دەگەتە خوارەوە جاری واه بوو زۆر تا کارگەیشتەوە لە ڕادێک لە مەجالسەکانە و لە ماڵەکانە باسییان دەکرد لایەنی تر باسییان دەکرد کە مام جەلال نەماوە بەڵام هەردەم کادری یەکێتی وڵات گوت نەوەیە بەس مام جەلال نەوە باکیت بەس هەردەم بە پێی معلوماتی کە معلوماتەکان زۆر ڕاست و دروست بوون کە دەگەشتە خوارەوە بۆ ئێمەش کە باسمان دەکردەوەی کە مام جەلال جار بۆ جار مەرحەلە بۆ مەرحەلە تەندروستی مام جەلال زۆر باشترە لە جاران کە مام جەلال دەرکەوت بە تەندروستیکی باش و توانی دەنگی خۆی بدا ئەمەش مصداقیەتێکیدا سەرجەم کادری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرانسەری کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستگۆیە لەگەڵ دۆست و لایەنگر و خەڵکی خۆی کرد خەڵکێک گەلێک مەجلس هەدا ماوەکی دانوساندن گەل هەواڵات کرد یعنی غیرە حزب و یت بێلایەنژی یعنی دەمێمەد گوتێ مام جەلال ساخە ما ڕەوشەویە سەخلامیە نەگەلێک باشە یعنی کەبرا مەسەلەن زاڵەمەکی بەعمرە حیاتە خۆ گەلێک دژواری و سەرنشیوی و ئەڤرازیەت دیتین یعنی ژیانەوی گەلێک ئەبەتێدا هەبوون یعنی ئەکید ئەرێ کابراکی عمری خراپ سیاسی دەبە دەرباسکیری مەد گوتێ یێساخە بەس ڕەوشەویە سەخلەمیە نەهەندە باشە و بێتە سەر تەلەڤیزیۆنی باخەویت و بێت جارێکا دیاری ڕیاسەتی عێراقی بکات ئان حزب پرێڤەت کابرا مەسەلەن بزانین مەسەلا جەڵتە دەماغی کارتێکێنێت وێ یعنی مەسەلەن شەلە نصفیە بەلکی ئازمانەوی خوار بووی بەلکی چاوێک نەیە درستە بەلکی دەست پێ نەیە درستن بەس یێساخات گوت نا براهين قالك دي عيطات كانوا مام جلالش ميجي يمري وبس ما هين هوا نبيتهم بيجن يعني اكيد بجاو راستي ببي معلوماتي من دتوانم بريم مام جلال لما ويكي زور كرد وان شاء الله كجادي كردي مالي كرديش تمنى اودا كان كلما ويكي زور كردا واحتمال بيامي كيش بيش شي خلش كردستان ان شاء الله خالي ترهيا اگر لسري راوستين وباسي بكين كيكتي بو ئەم جارە وەکو باست کرد کە ڕێژێکی باشی لە کورسی لەدەنەکانی بەدەستێناوە مەسەلەی نەرمینەواندن بی بە تەسەووری من لە هەڵمەتی هەڵبژاردن کە بەعکسی بابرین بە پێچەوانەی لایەنەکانی تر بوو و کۆمەڵێک نەوەی نوێ گەنجی نوێ خەڵکی لێ هاتوو هەم لە کادری یەکێتی هەم لە دۆست و لایەنگرانی یەکێتی ئەندامەکانی کە کاندید بوون بۆ بەرلەمان و لە هەمان کات ئەندامانی ئەنجومەنی هەرسێ پارێزگاکان کە هەم بڕوانامەی ڕێکوپێک وە لێ هاتوو بە توانە و خاوەن قودرەت و قابلێتێکی باش ئەمە بە تەئکید ئەمەش بۆ هۆیەک یەک لە هۆکارەکان بوو کە توانین زۆر دەنگ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بکەن لە هەمان کات میدیاکان دەبێت لە بیرمان نەچێت زۆر لە میدیاکان هێرشی ناڕەوا ناشەرعی هێرشی تند یان هەبوو بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەش یەک لە هۆکارێک بوو کە جمهوری یەکێتی دۆستی یەکێتی خەلکێکی بڕیاریدا بۆی کە دەنگ بە یەکێتی بدا لە هەمان کات لە بیرمان نەچێت مەسەلەی بزوتنەوەی گۆڕان و ئەوەی لە هەفتی سی بە بیرمانە چۆن ڕێککەوتنیشیان ئەنجامدا لە لایەن دوو هێزی سیاسیەوە و دەرئەنجامەکانیش هەر ئەوە بوو وەکو هەموو جادێ کوردیش دەزانێت خەڵکیش دەزانێت کە پێیان وا بە حکوومەتێک دروست بکەن و یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگوێ بخێن فرامۆشی بکەن بەشدار نەبێت لەو حکوومەتە دەبێت لە بیرمان نەچێ تەنها یەکێتی بووە کە پارتی داوای لە یەکێتی کرد دوای دەرچوونی دەرئەنجامەکانی 21 کە حکوومەتی زۆرینە پێک بێنن لە کوردستانە بەڵام یەکێتی بۆ قبولی نەکرد لەبەر ئەوەی ویستی
هەموو لایەنە سیاسیەکانی کە بەشداریان لە هەڵبژاردنیان کردیە تەنها ئەوە یەک مەقاچی بەدەستێنایە کە دەبێت بەشدار بێت لە حکومەتە ئەویش هۆکارەکەی ئەو بۆی کورد یەک ڕێز بێ بە یەک خطاب بە یەک کوتار بەهێزێکی باشەوە وەڵامی دەوڵەتی ئەقلیمی وەڵامی بەغداش بدێتەوە و مافەکانی خۆی دەستە بەرکاب جێبەجێ بکات. يعني أكرم وان خالد تقول إنش بلي مثلا در كفت نمام جلالي ودنگدانوي أم بحثي نرمين واندني راستي كادريت إكاتيه أبيت هاتي لكانديد كرن بو هر دو أنجمنه بو أنجمن عراقي يعني أنجمن برلماني يعني برلمان عراقي وأنجمن باريزگاها يعني راستا اگر که سرکی و اگر که هزه بون هر واسا جبیر نکه کو دیرو کوانجی يعني کاندیدات ایکتی اگر تو برای خوب ده هر 4-5 پارێزگە ها يعني سروکت لیست هایت فایده بود که مزیده يعني بلکه ایک جدا بیت يعني بس الهمی رخا يعني ایکتی ها يعني اختیار که یالا که درست هبو بو کاندیدات خوکو سروکات یا لیست بکن و بینیجی يعني دنگت سروکت لیستاش گلکش دنگت دیجی فرقن يعني و افا بخوشی نشانه کو اوشیای کادرت هم گاگوتا گوتی هم گنجو و هم يعني شعبي يعني من ناف جماوري داكو خاكي بن مروت خاكي بن يعني شيان كاسة وصا هل بجيريت يعني نا همي او بون اويت مثلا او بيجين طبقة كجداش خلكي يعني همي كرت هجارانه همي كرت فقيرانه همي خلكي عادية يعني خو هل بجارتي وهمي دركفتي بله من اشاره پیدا اگر ببیرید به اشاره پیدا که توانا و قدرت و قابلیتی او اندامانه هم لسر استی برلمان که 21 مقعدمان کرسی که وقت 21 اندامان بدسن و هم لسر استی هر سه پارێزگا کان اما دبیل بیر ما نشه امانه بحقیقتا اگر بیتو خویان ام اندامانه برابردیام کنن لگل اردامانی پیشان حتما امانه زور بهستر بونا و بونمونه کاندیدی اما اویلد هوک که محسن عثمان بوا یک لا هر کاندیدی بهزی ئێمە بووە کە چەندین مقالبە لەمان بینی لە هەموو سەتەلایتەکانە کە دیار بوو توانی وەلایەکی زۆری بە تایبەت گەنجەکانە بۆ لای خۆی ڕابکێشە کە توانی زۆرینەی دەنگ لە ناو لستەکە بەدەستبێنێ بەڵام زۆر لە سەرۆکی لستەکانیش لە زۆر شارەکانە ئەستەن دەرنەچووینە بەتاکی دەوریان هەبوو ئەندامەکانی یەکێتی هەم لەسەر ئاستی پارێزگا و هەم لەسەر ئاستی بەرلەمانیش تمام ئەم بەحسی میدیایا بکەین ئەم بەحسی میدیا بکەین یعنی ڕوولێوان جاري دو جورة ميديا مايتين ايك ميديا ايكاتيه ويك ميديا حزبتي في جاري بشكل قالك غريب كو ميديا الكردستاني بلايان ديار نبون ايك جار يعني همي ميديا حزبي بون حتى ابيت سر بخوجي اكيد يعني يا سر بخو يا سر ببارتي بو يا سر بخو يا سر بقران بو اكيد اعلام ايكاتيه اعلام سر بخونين همي اعلام اشكرايا كو ابا اعلام ايكاتيه يعني زور اشكرا زور رول اشكرا اف چنده بو خلقي اشكرا بو اوي چنده جي بو خلقي اثبات كير كو او كسيت خوب بلا يعني این ندارك او راسنا بيجن بالتاكيد چون حتى دهي ميديا سر بخوب و افريكا ميديا حزبيه ركلمه بس بو كانديدات حزبك كات ام بو ليستا حزبك كات ام بو برنامج حزبك كات از بيجم الفي چنده اعلام ايكاتيه يا سركفتي تربو كوشيا خطابا راستقينا حزب اخوك بخطا كي بردوام يعني ندر كات كو ابي برانك هدلوت كرن برانك حزبي بو في قويجي حزبيه وبردوام جيبو يعني و حزبيه لسر خطا جواكي سر خطا خلكي يعني دفاعش برجمان دي خلكي كي راس قويد جهان خلكي ادفهيلدا بينما التلفزيون دي هبون كو نوع سر بخويه يعني خطابا وان قوتارا وان خطابا سر بخو بينما دفه البجارتين دا ديار بكو راستي اكجار نه سر بخونه و اكيد بالعكس بو حزبك طيبات كان هري بو حزبك شولت كان اما غير يعني ما بس تمام ابو اسبيج متى هذا ميديا يا ايكاتيجي ديار بو فجاري وتاثيره ويل سر جماهير وخلق كردستان سر دنگ اكيد ميديا يكشتي يكلوانش ميديا كان بو كاريغري هبو بو كرنوي دنگ وكو جناب باسط كرد ميديا يكشتي تا استا اعلان نكردو بو ك سر بخوي انكو سر با هیچ لاینێک نییە بەڵام ئەگەر بێت و تو دەرئەنجامەکانی ئەنکو بابرین لە بانگەشەی حملی هەڵبژاردن تۆ سەیری بەتایبەت کورتساتت کردبە کە کورتسات هەموو خەڵک دەزانێت سەر بە یەکێتیە بەڵام ئایا خۆی پیشان بە خەڵکدا کە کورتسات تەلەڤیزیۆنێکە سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان نەمان بینی ئەم سیمایە ئەم پێوە دیار نەبوو ئەساسەن بەڵام دوو تەلەڤیزیۆنی تر هەبوو کە یەکیان NRT ئەوەی دیکە ڕووداوە زۆر بەڕۆن و ئاشکرایی بە تایبەت NRT کە بینیمان لە سەرەتای حملەوە تا ئەم لەحظەیە دژایەتی خۆی ئەعلان کردی بەرامبەر بە یەکێتی نیشتمانی کوردستان لە هەمان کات دەرێ من
بابرێن ئیعلامێکی سربەخۆینە هیچ ئەساسی بۆ نییە، هیچ سەربەخۆی تێدا هیچ سربەخۆی تێدا دیار نییە، نەخێر و لایەنگری لایەنێکە بە ئاشکرا و جیاتیەکی تیاکان شلام و بوارەکانە دیارە. خاڵا چارێ مەسەلا گۆڕان پراستی بەلکی ینی ئەو زدەتر دانوستاندنەکە دیبیت ینی بەس بۆ هەر ینی باوەڕ ناکەم مەسەلا دهوکی گۆڕان سەبەب بکو ئێکەتی دەنگا زدەتە بینیت ئانژی سلێمانیە گۆڕان سەبەب بۆ ئێکەتی دەنگا بینیت ڕایەتە چۆن تەگوت ئێک تا ئێکش نقطێت تا بەحثکردی تا کرد بەحسی گۆڕان کرد و ئەو سەبەب بۆ ئێکەتی گەلک دەنگا بینیت ینی هەلویستێت ئێکەت یەت گۆڕان ئەگەر بوو من مەبەستەکەمەوە نەبوو لە مەسەلەی ئاستی سلێمانی ئەندۆک من بە شێوەیەکی عام بەگشتی باز دەکەم. گۆڕان ئەگەر بیر بکەینەوە لە چەند ساڵی ڕابردوو دژایەتی یەکێتی دەکرد بە دەرەجەیەک وەنجە دژایەتی پارتیشی دەکرد شاراوە نییە ئەمە، بەڵام زۆرتر دژایەتی یەکێتی دەکرد لە بەر سنوورەکە و ئیدارەکان بابرێن زۆر لە یەک نزیکە. لە 4 ساڵی ڕابردوو تەنها باسی گەندەلی بەتایبەت لە ئیداری سلێمانی و اینجا هەولێر و دۆکش لە ئیدارە پۆستەکانی ئیداری بابرێن حکومی کە تەنها لە وەتەری گەندەلی دەدا ڕاست بۆ مام بینیمان، بەڵام کەچی بینیمان لە ئەنجامەکانی 21 کە ڕێژەیەکی بەرچاوی بەدەستێنا خۆی لەمانە دوور خستەوە لە مەسەری گەندەڵی لە مەسەری چاکسازی هەمیشە باسی لە چاکسازی دەکرد، زۆر جار باسی ڕەشنووسی دەستوری دەکرد کە هەموار بکرێتەوە، باسی هەموارکردنەوەی سەرۆکایەتی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانی دەکرد، بەڵام لە دوای 21 تا ئێستا هەر لە یەک لێ دوانش بەتەکید بەعکسەوە ئێستا بۆ خەڵک بۆ جادەی کوردی بۆ نەک تەنها ڕێخستن و دۆست و لایەنگری یەکێتی کە دەنگیان بە یەکێتی داوە، نەخێر من لێرە دەرم خەڵکی تریش دەنگی بە یەکێتی داوە چونکە زەمیریان هەبوو بە حەقیقەت و دڵسۆز و خەمخۆری یەکێتی بوونە و ئەمە شتێکی ڕۆن کردەوە بۆ ئەو خەڵکە کە گۆڕان ڕاست ناکە، بۆیە مەبەستیان نە چاکسازیە وەکو ئیسلاح دەرێن، مەبەستی ئەوان بەرژەوەندی تاکەکەی خۆیان و بەرژەوەندی حزبەکەی خۆیان لەسەروی بەرژەوەندی هەموو شتەکانی ترەوە و دیار بوو کە وان دەیانەوێ ببنە شەریکی ڕاستەقینەی پارتی. باش مامۆستا ئەم پێنگاوەکەی بچینە پێش هەوا چ پلان چ پرۆژە هەیە هیندی چیان کوداهینوان دەنگا بپارێزن و گەشە پێ بدەنەکردن بەلکو یعنی وەرزشێ داد بێژێن سەرکەفتن یا بسانەهەیە پاراستنا سەرکەفتنی یا زەحمەتە ینی ئەرکێ هەوە ئەس باوەڕکەم پشتی سی 4 گرانتر لێ هات ئەکید گرانتر دەبیت ئەکید من لێرەوە پامێک ئارەستەی ئەوانە دەکەم کە دەنجیان بە یەکێتی نیشتمانی کوردستان داوە کە توانین پێگە و هێزی یەکێتی و قورسایەتی یەکێتی بگەڕێنەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و سەراستی ئەقلیمیش. من لێرەوە وەکو بەرپرسی هەڵبژاردننی بادینان دۆک چاوی ئەو گەنجانە ئەو پیاوانە دەکەم لە هەر لایەنێکش بن یەکێکە کە ڕوویان لە سندوقی دەنگدا کرد و دەنجیان بە یەکێتیدا و زەمیری ئەوان جوڵاوە کە ئەو پلانەیەنەی دژ بە یەکێتی دانرا کە توانین وان خۆیان پوچەری بکەن لە هەمان کات دەست و سەری ئەو خوشکانە ئەو داکانە ماش دەکەم کە توانین دەنگی خۆیانە بدەن لە سی چوارەوە ئەو پلانانە کە دژ بە یەکێتی دانرا بتوانین پوچەری بکەن. یەکێتی بە تاکید نە هەر حزبێک نەکە یەکێتی بەڵام باس یەکێتی دەکەم یەکێتی لە هەڵمەتی هەڵبژاردن بەرنامەیەکی باشیە بووە بەرنامێکی ڕێکوپێکیە بووە کە بانگەشەی بۆی کردووە و لە هەمان کات دەبێت لە بیرمان نەچێت دەنگدەری کوردی دەنگدەری کورد هاوڵاتی کورد لەسەر ئەو ئەساسی ئەو بەرنامەیەش دەنگی بە یەکێتی داوە کەواتە دەبێ وەکو حزب یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی مەکتەبی سیاسی ئەمە لە بەرچاو بگیرێ بتوانێت ضەخت بکە لە ئەندامەکانە بتوانێت لەسەری ڕاوستێ بۆەوەی ئەو وعد و وعودا کە خەڵک لەسەر ئەساسی ئەوە دەنگی بە ئێمە داوە ئەم خاڵانە جێبەجێ بکەن و داکۆچیکەری ئەو خەڵکە بن کە دەنجیان بە یەکێتی داوە مافەکانیانە بپارێزن لە هەمان کات لە بیرمان نەچێت 21 ئەندامی پەرلەمانتاری بەهێزمان دەرچووە کە ئەمانە لە ناو سەرچاوی قەراری سیاسی دەبن لە بەغدا لە هەمان کات ڕێژەیەکی زۆرمانەیە لە هەرسە حکوومەتی مەحەلی کە دروست دەبێت لە سلێمانی هەولێر لە دۆک ئەمانەش دەبێت هەوڵ بدەن هەوڵی جددی بدەن هەم داکۆچی لە مافەکانیان بکەن ئەوانەی دەنجیان پێداون و هەم بتوانن ئەو بەرنامەیە کە یەکێتی دایناوە لە ناوەندی حملەی هەڵبژاردن کە باگەشەی بۆ کراوە بتوانن لەسەری ڕاوەستن و جێبەجێ بکەن.
يعني بلانا هوا ستاتر جبه جكرنا وان سوزانا أبيت هوا براني كجا بالتأكيد جهاندين برنامج كار برنامج كار أو سوز الهوا داين بله هم وكو مكتب سياسي وكو حزب هم وكو أندام كانش سروي هلي خباتي كان باشه چه بحثي بادينان كاين هندكي الفيدافري اف يعني روشه بادينان كي موزيدا بلكي اوش سال نطوي كي حتى هالبجارتني نطوي حتى قبل هالبجارتني 2014 جهات نكرن يعني هر جار ايكتي بنگاوت كلكت هدي تاوجيت يعني بونمونال 2005 32000 دنكينا او فيغاوي بونا 37000 دنگك راستا گورانجي فابو وكام يحسب كاين بس يعني مش بيجين هيشتا البادينان وكي دروازه شهيده ايكتيه ايكتي البادينان هيشتا هندكشنا كريا يا اصلا كان اكو ايكتي فيدافري جاشب كان بله من جارك بيش اول عمد بدما من معلوماتك بالراز دكما ايكتي 37000 دنجينه انا ايكتي بيشتر 32000 دنجينه انا ابو ببي اماري مفوضيه كبدستي ايما جيشت ورونش يستاهر كسر تواني بيشتسر سيدة كانوا ودنجا كان بنت دري اما 25000 دنجو انا مقصده من 32000 نيت ما بس طامن نيت 20 يعني 20 كي نهبون ببوله ما بس طامن صار 2005 بله 2005 32000 دنجو بلام استاش اگر تو دنجا كاني لوانه بياني اشكرا بقري اما بو انجمني باريزغا ل 40000 دنج كمتر تصورنا كم اما بيبين بله لبروي من اماريكم با برزكا كريمدا بمالبندا اما توانيتمان ببي چاوديركان كدنگ كانيان بو اما كو كردوتوا 37280 كسر كاما ببي جماره جگل لدنگ كاني كلا اوروبا اما لدنگ كاني مصلو هوليرو امانش كدن جنبو دوك داوا امانش من اجمر دوا كواتك فوضي اعلاني كرتنها صدوا هشتو سدنگ من جواز بو لگل اويكا چاودێرەکانی ئێمە هێناوتن بەڵام لێرە ئێمە ڕێژەی کەمترمان دابوو زیاترمان بەدەستێنەوە بەڵام لە ئەنجومەن دڵنیابە لە 40000 دەنگ ئێمە کەمتر نابێت ئەو دەنگت مراقبەت هەبە ئیناین بڵێ و دەنگت مفاوەزیت یان گەلێک نزیکی زۆر نزیک بوو کەواتە مەبەستی من لێرە یەکێتی لە بادینان لە 25600 بەراوردی بکۆ لەگەر 40000 کەواتە چەند دەنگمان ئێمە زیاد کردووە گەلێک 14 تا 15000 دەنگمان زیاد کردووە بڵێ ئەوە یعنی مەبەستم ئەو بۆ ئەمسەرەنێ بۆ خەوین جاشكرنا ايكاتي الفيريد كابيتاس اصلا كابنا بال يعني اكيد بوشي ايكاتي الفيريد يعني بله اكيد يعني عندك جرى مثلا بحث كان ايكاتي جرينجي بدفرينادات بحث كان فيري حسب دا صالاتي يعني كيفاش نلسر هوا كرين هند باش دارين هند حكمتي دا يعني مجموعه سبب بايت هين كو ايكاتي الدفر بودينا قشينا كان اسباب اصلا شنو يعني وكار كانوا اصلا كان زورن بلا من دتوانم كورتي كموا ارد بيل بير من نشت بادينان دوك تەنها جونگەکانی دەسەڵات ناو هەموو دام و دەستگای ئیداری حکومی لە بادینان قۆڕق کراوە تەنها بۆ یەک لایەنێکی سیاسی کۆنتڕۆلی هەموو جونگەکانی کردووە ئەمە خەڵک هەموو شاهدی ئەمەیە ئەگەر ئێمە وەکو یەکێتی و هەمان حزبەکان تریش بە هەمان شێوە بەڵام ئێمە باسی خۆمان دەکەن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە لە سەرەتا و تا ئێستاش تا ئەمڕۆ ئێمە لەو دام و دەستگایە بێبەشین تەنها دەتوانم برێم لە سەرانسەر بادینان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەبەرێکمان نییە تا ئەم لەحظەیە بەتاکید ئەمە کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە خەڵک ڕۆزیاتر لەناو یەکێتی نیشتیمانی کوردستان بکە بەڵام گەشت بینین ئەگەر بێت تۆ بەراوردی بکەی لەگەڵ پێشان جیاوازیەکەیە فەرقێک هەیە و وەعیەک شلای کورد لە هاوڵاتی کورد دروست بووە حتا هەلبژاردن ئەگەر بەراوردی بکەیەوە هەلبژاردن بۆ هەلبژاردن و زیاتر لای خەڵک دروست دەبێت بە حەقیقەت و ئەوەی خاڵی چتر کە جێگەی دڵخۆشیە کە بەداخەوە لە هەمان کات ڕێژەیەکی کورسی بەرچاو ناتوە نەیەگرت و نە گۆڕان و نە یەکێتیش لێرە بەدەستی نێناوە بەڵام گۆڕانکاری دروست دەبێت لە هەولێر من دڵنیام لە سلێمانی دروست دەبێت بەڵام لە ئایندە تەمەنا دەکەین لێرەش دروست بێ ئەوش سیستەمی هەلبژاردننی پارێزگاکانە کەواتە پێشتر پارێزگا هەبووە ئەنجومەنی پارێزگا لە هەر سێ شارەکە هەبووە بەڵام بەپێی قانونی ساڵی 1969 بووە ئەمە تعبیر لە مرکزیت دەکا کەواتە لێرە دەسەڵات هەمووی لە دەستی محافظ دەبێ سیقای مقام دەبێ لە دەستی مدیر ناحیە دەبێ لە دەستی بەڕێوەبەرەکان دەبێ بەڵام بەپێی سیستەمی نوێی 2009 کە ئێستا کاری پێ دەکرێت وەلبژاردنەکان لەسەر ئەو ئەساسە بوو و تەطبیق دەکرێت لێرە لە هەر سێ شارەکەی کوردستان بەتاکید ئەو ئەنجومەنە فعال دەبێ و
و زۆربەی بڕیارەکان لە ئەنجومەنە دەردەچێت ڕقابێکی باش دەبێت بە سەردان و دەستگای حکومیەوە و دەتوانێت تەدەخولاتی حزب دەستی حزب لە ناودام و دەستگاکانە کەم بکەتەوە تا ڕادێکی زۆر لە هەولێر و سلێمانی بەڵام احتیمال بەو شێوەیە نەبێت لە دۆک بەڵام حتمما لە دۆکیش دەکرێت بەڵام بەڕێژەیەکی دەتوانن برێم کەمتر. ئایا یعنی هەوالبەرینە پشتی ئەنجامێت وێ هەڵبژاردنی دیار بن و پشتی ئەنجومەنێت پارێزگاها دیار بووین و بژێن ڕێککەفتن چێ بوو yani pêşbînî dikên ku rêkeftin navbera hemî layên siyasiyet Kurdî da çê bît çunku bar bikem yani ek rêziya mala Kurdî dil parêzgeha dest pê ket piştî hingî de çîte Bexda û paşkî de yani çîte ewlî perlemanî paşkî çîte Bexda mequlîn em Bexda ek bîn verê ne ek bîn yani wasa texmîn dikem aya behs heye an rêkeftinek heye an مناقشات دکرن کو چید بیت یعنی پارێزگه هاجی یعنی دو کیجی اکتی گوران اگرت و مشارکت دست حالات داد کن سلیمانی پارتی گوران اگرت و اکتی مشارکت دست حالات داد کن وصل حولی لیجی یعنی بس چه وصایه بپی معلوماتی من اكيد دبي چۆن تۆ داوا دەکەی لە بەغدا یەک ڕێزبی قوت بی کەڵوێستی بەرامبەر بە هەموو هێزەکانی تری غەیری کوردی بەتاکید دەبێ ناوماڵی خۆشتڕێک بکەیت بەتاکید ناوماڵی خۆمان چۆن دەتوانین ڕێ بکەین ڕێکی بکەین بە تەسەوری من وەکو جەنابت باس کرد حکووماتی محلی حکووماتی زۆر گرنگە حکووماتی خەدەمیە کەواتە خەدەمات پێشکەش دەکات بۆ هاوڵاتی بە تەسەوری من گرنگە احتیمالیش گرنگی کەمتر نەبێت لە بەرلەمان دەبێت حکوومەتێکی محلی تەوافقی بێ لە هەر سێ شاری هەرێمی کوردستان چونکە ئەمە سەرکەوتنی حکووماتی محلی لە هەر سێ شارەکەی کوردستان دەبێتە هۆی سەرکەوتنی کابینەی هەشتم کەواتە ئەگەر حکوومەتی محلی سەرکەوتو نەبێ کابینەکە سەرکەوتو نابێ بەڵام ئەگەر سەرکەوتو بێ لەوێ شەڕێک ڕێزیەک دروست دەبێ و لە بەرلەمان شێک ڕێزیەک دروست دەبێ بەڵام هەمووی بە تەوافقی بێ بۆ ئەوی ببێتە هۆکارێک ئەنکو زەمینێک خۆش بکات کە کورد یەک ڕێز و یەکوتار بێ لە بەغدا و جێگای دڵخۆشیش ئەم جارەکە بڕژەکانی مەقاعدی ئێمە لە بەغداش تا ڕێژەیەکی باش زیادی کردووە و تەمەنا دەکەین هەموو ڕێبەری کورد لە ناو هەموو حزابەکانە سەرکردەکانی محزابەکانە هەم نتایجەکان بەدلێکی فراوان قبول بکەن و هەم مەسەلەی کوردی و قەزەی کوردی چونکە سەرچاوەی قەراری کوردی لە بەغدایە لێرە نییە بە تەسەوری من لەوێ لێرە بتوانین یەک ڕێز بن بۆەوەی لەوێ یەک ڕێزی بپارێزن و یەک ڕێز بن بەرامبەر بۆی کە مافەکانی کورد کە بەدەستی نێناوە لەو کابینەیە بتوانین بەدەستی بین. دەرهێنەرێت لە زێل متکات و وەختی ما خلاص بۆ ئەسپسیارە دیوان گەشتە بکەم ئەف ئەنجامێت هەلبژاردنە دێ چەند کارتێکردنێل هەلویستێن ئێکەتیەیەن سیاسیکان سەراستی هەرێمێ و ینی سەراستی هەرێمێکی نەتەوەیی و چیت بژینێت نیشتیمانیژی ئەکیت کاریگەری دەبێت مەسەلەیەکێتی نیشتیمانی کوردستان لە بیرمان نەچێت لە ڕۆژی لەو کاتێکێتی دروست بووە تا ئەم لەحظەیە داکۆچیکەرێکی بەهێز بۆ بە قووەت بووە بۆ مەفەکانی گەلی کورد لە سەرڕای دروستبوونی و تا ئێستا و دیارش مێژووی کە وەکو باسمان کرد چەند قوربانی و خەبات و شتی وایداوە لە پێناوی سلێمانی هەولێر دۆک بەتەنیا نەبووە بەڵکو لە پێناوی ئەو خاکە بووە کە تا ئێستا نەگەڕاوتەوە سەرەرمی کوردستان لە دوای ڕوخاندنی ڕژێمیش هەوڵی بەڕێز مام جەلال بینیمان لە بەغدا هەوڵی کادرەکانی بە توانای ناویەکێتی کە بینیمان دەتوانی برێن مالی خۆیان بەجێهێشت ڕوویان لە سەرچاوی قرار کرد لە بەغدا لە دوای 2045ەوە کە بەڕێزمامە بوو دکتۆر بەرهەم بوو فاد ماسم بوو کەمال زۆر لە عباقیرا ئەوانەی خاون توانا و قدرەتێکی بەهێز لە ناو یەکێتی ڕویان لە بەغدا کرد چونکە بۆی بتوان مافەکانی کورد بەدەست بێنن لە هەمان کات دەبێت لە بیرمان نەچێ هەوڵی یەکێتی لە شوێنی ململانێ مناطق المتەنازعە لە شوێنی ململانێ کە زۆر هەوڵیدا و تا ئەم لەحظەیەش بۆ گەڕانەوەی ئەو خاکانە بۆ سەر هەرێمی کوردستان لە بیرمان نەچێت پەیامی یەکێتی لە ڕووی نەتەویەوە بۆ هەر چوار پارچەی کوردستان کە پەیامێکی زۆر ڕۆن و ئاشکرا و بەهێز بووە بۆ تاکی هەر چوار پارچەی کوردستان بۆ هەموو ڕێکخراوەکان بۆ سەرجەم ئەحزابەکانی کوردستانی بە تایبەت لە ڕۆژئاوا و باکوور لە هەمان کات لە بیرمان نەچێگە بگەڕێنەوە تۆزێک بۆ مێژوو بۆ ساڵی 1992 بینیمان شعاری یەکێتی چی بوو ئێمە لە خەڵک دەپرسین لە خۆمان دەپرسین ئەی شعاری یەکێتی ئەو کاتە مافی چارەنووس نەبوو بۆ کورد ئەمە هەمووی بەڵگایە کە یەکێتی لەسەر ئاسی نەتەوەیش و کە زۆر داکۆچی کردووە لە مافی کورد ئایا سەرکەفتناوێ دوژمنێت وێ دژوارتر لێ ناکات پەزرەتە نە بەعکسەوە بە پێچەوانەوە
يعني سركفنا يكتينا بيتا مثلا بونمونا بيتا أجر كو تركيا بتر دجات يا يكتي بكت آن سوريا آن عراق آن إيران آن هر ولاتا كدي يعني من بتصوري من يكشتي نجتماعي كردستان وهر هزي كتريش كداكو شي لما فكاني قلي كردكا بال بيناوي تش تضحية جدين بابيدين چونك اما كا يكشتي داكو شي لما في كردكا جادي كردي اولاتي كردي تاچ كردي لقل يكشتي اراده وسته با اگر كردي كوتارو يخطابو يكهزبه لنا خو هیچ دولتی هیچ هزێک لە دنیا دڵنیا بە کاریگەری و تەسیر لە کورد ناکا تەنها ناوماڵی کوردەکە ئەگەر هاتوو خوانەکە پەرتەوازە بێ بەڵێ بە تاکید هێزی ئەقلیمی شەوکاتە هێزی دەرەکیش کاریگەری دەبێت لەسەر مەسەلەی کوردی. برئیس اسماعیل گوران برپرسی بەشی هەڵبژاردنان بەلبەندی چارە خستنەوە گەلێک سوپاس کوتە زەحمەت کێشەوی دوات کە ئەستودیۆ ستافی بادینیان سات گەلێک سوپاس بینەرێن هێژە خۆشتوی ئەم گەشتنە دیمایکە خەڵەکە خۆی ئەڤرو حتا جارەکە دیگەهێنەیەک ببینێت خێر و خوشیادا.